بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين القائل كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون، والصلاة والسلام على حبيبنا وقائدنا محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. لسرتاوە بینەرانی ئازیز و خۆشەویست بەبوونەی ئەو مانگە پیرۆز و مبارەکەیە پیرۆزباییەکی گەرمتان لێ دەکەم و داواکارین لە خوای گەورە ئەو مانگەی بکاتە مانگی پڕی خێر و خۆشی و سعادەت و فەڕاحی و هەروەها بکاتە مانگی سەرکەوتنی مسلمانان و ئەمن و ئارامی لە وڵاتانی مسلمانان و بە تایبەتی لە وڵاتی خۆمان کوردستانی خۆمان. وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە لە سەرەتای ڕەمەزاندا وەکو بڵێن وەکو پیرۆزباییەک یان دڵنەواییەک و دڵخۆشیەک بۆ مسلمانان و ئیمانداران کە دەیفەرموو ئەتاکم ڕەمەضان شەهڕ مبارەک و دەیفەرموو خوای گەورە عەزە وەجەل فرض عليكم صيامه وتفتح فيه أبواب الجنة وتغلق فيه أبواب الجحيم وتغل فيه مردة الشياطين وفيه ليلة خير من 1000 شهر فمن حرم خيرها فقد حرم. ئەوکو پیرۆزباییەک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو فەرموودە ئەو دەقەی دەفەرموو بۆ مسلمانان، یعنی ئەی مسلمانان مبارەکتان بی ئەو مانگە پیرۆزەیە کە مانگێکدا خوای گەورە فەرزی کردووە لەسەرمان مانگەکە بە کامل بە ڕۆژی ببی و خوای گەورە دەرگەکانی بەهەشتی لێ دەکاتەوە و دەرگەکانی جەهەنەمیش لێ دادەخات و مەڕەدەی شەیاطین گەورە شەیطانەکانی زنجیر و کۆت و زنجیر دەکات و شەوەکی تێدایە یەکجار خێری گەورەی کە لە 1000 مانگی خێری زیاترە و هەر یەکێک لەو خێرە و لەو پاداشتەی مەحرومی بەڕاستی ئینسانێکی مەحرومە. ئەوەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پیرۆزبایی کرد ئێمەش پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز دەکەین خوای گەورە ئەو مانگەی بکاتە مانگی خێر و خۆشی و فەڕەحاتی بۆ هەموو مسلمانانی خۆمانی کوردستان و مسلمانانی جیهان. بەڕێزان ئێمە ئەو بەرنامەمان بە ناوی خەڵاتە نوریانیەکانی ڕەمەزانە، ئەو کە ڕەمەزان مەجموعەیەک خەڵاتی تێدایە بەڕاستی ئەو خەڵاتانە زۆر گەورەن. پێویستە ئێمە ئەو خەڵاتانە کە خوای گەورە پێی بەخشین لەو مانگە پیرۆزەیە لەو مانگە مبارەکەیە ئەو خەڵاتەیە ئێمەش وەلی بگرین و قبولی بکەین و جێبەجێ بکەن لە ژیانی خۆمان. ئەو کاتەی ئێمە بەڕاستی زۆر ئینسانی سەرکەوتوو دەبین واروەها بەختەوەر دەبین لە دنیا پێشی قیامەت. با بزانین ئەو خەڵاتانە چین کە خوای گەورە لە مانگی ڕەمەزانی داوە، بەڵام پێشی بچینە سەر ئەو خەڵاتانە هەر وەکو دەڵێن تەمهیدەک و ڕێخۆشکەرەک و ئەوەک لەسەر ئەو بابەتەی بەڕێزان و بینەران دەزانین ئێمە مانگی ڕەمەزان کە مانگەکی یەکجار گەورەیە، مانگەکی عەزیمە، مانگەکە کەوا یەکە لە ئەرکانەکانی ئیسلام، یەکە لە ئەرکانەکانی ئیسلام بە دەقی قورئان و بە دەقی سونەی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە چەندین ئاەت هاتووە خوای گەورە دەفەرمێت دەربارەی نوێژ و ڕۆژی و مەسەلەی نوێژیش کە وەکو ئەو ئاەتەی لە سەرەتاش خوێندمەوە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بەو دەقەی خوای گەورە کوتیبە بەمانە فوریضەیە کەواتە فەرزی کردووە لەسەر ئومەتی ئێمە و چۆن لەسەر ئومەتەکانی پێشتریش ئەو مانگە فەرز کراوە. کەواتە و پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە ئەو فەرموودەی کەوا ئەرکانی ئیسلام 5 یەکەمیان شەهادەت أن لا إله إلا الله وأن محمد رسول الله و دوای وإقام الصلاة وإيتاء الزكاة وصوم رمضان وحج البيت من استطاع إليه سبيلا. ئەوە یەکە لەو ئەرکانەی کە وەکو پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێت صوم رمضان کەواتە لە ساڵی یەکجار مانگێکی تێدایە ئەو مانگەیە خوای گەورە فەرزی کردووە کە فەرزە معنای چییە؟ پاداشتی یەکجار گەورەیە، پاداشتی ئەو ڕەمەزانەیەی یەکجار گەورەیە و خوای گەورەش یعنی
وەکو لە فەرموودەیەکی تر دەفەرمێت كل عمل بني آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به. هەموو کردەوەکانی بەنی ئادەم بۆ ئەوە ئیلا ڕۆژوو نەبیت ئەوە بۆ منە ئەمن پاداشی دەدەمەوە. کەواتە بەڕێزان ینی بۆمان دەردەکەویت ڕۆژوو لەبەر ئەوەی فەریزەیەکە لە هەر لە ئیسلامدا هەموو فەریزەکان تایبەتمەندی هەیە و پاداشی یەکجار گەورەی هەیە. هەموو فەریزەکان کە نوێژە کە ئەوەل ما يحاسب العبد في القبر یان ڕۆژووە یاخۆت حەجە یان زەکاتە ئەو ئەرکانەنە زۆر عەزیمن لای خوای گەورە و پاداشیانیش یەکجا زۆرە و بە تایبەتیش ڕۆژوو کە وەکو فەرموودەکەی کە باسم کرد پێغەمبەرمان صلی الله علیه و سلم دەفەرمێت پاداشتەکەی بەس تەنیا ئەمن ئانی دەیدەمەوە معنای بەس خوای گەورە هەڵی گرتووە پێمانی نەگوتیوە پاداشتەکەی دەبی زۆر گەورە بیت. کەواتە ڕۆژوو بەڕێزان مانگەکی یەکجار عەزیمە مانگەکی یەکجار گەورەیە ئەو مانگەیە کە عەزیمە و گەورەیە ڕوکنەکە لە ئەرکانی ئیسلام کە ڕوکنە واجبە دەبی بگرین ئەوەی کە بتوانی ئەوەی کە نەخۆش نەبیت مسافر نەبیت وەکو کە لە دەقەکانی قورئان هاتووە صاحب ئەعذارەکان نەبیت ئەگەر عودرت هەبوو ئەوە ئەو کاتەی بۆت هەیە بە ڕۆژی نەبی. بەڵام کە دەیگری وەکو باسمان کرد ئەو فەڵیلە و ئەو گەوراتیەی هەمووی تێدایە. ئێستا ئەوجا دێنە سەر ئەو بابەتەکەی خۆمان لەوانە لە چەند حەلەقەیەک کە باسی خەڵاتەکانی ناو مانجی ڕەمەزان تێدا بکەین. بەڕێزان بینەرانی ئەزیز و خۆشەویست یەکەم خەڵات و یەکەم بەخشیشی خوای گەورە لەناو ئەو مانگەی ئەویش تەقوایە. بە هۆکاری ئەو ڕەمەزانەی بەو ڕۆژی بە ڕۆژی بوونیدا ئینسان خەڵاتێک و بەخششێکی گەورە بەدەست دەینی لە ڕوانگەی ئەو ڕەمەزانەی ئەویش پێ دەگوترێت ئەتەقوا. ئەگەر بێن سەرنجێک بدەینە ئەو ئاەتەکەی کە لە سەرتا خوێنمەوە کە ئاەتەکەی دەقی فەرەزیەتی قورئانی ڕەمەزانە کە خوای گەورە دەفەرمێت چی؟ بعد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. بەڕێزان لێرە ئەوە خەڵاتەکەیە دەفەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم خەڵاتەکەی چییە؟ لعلكم تتقون. ئەو خەڵاتەی لەگەدای ڕەمەزان کە گەورەترین خەڵاتە هەدیەیە بەخششە لەو مانگە نوورانیەی مانجی ڕەمەزان ئەویش تەقوایە. کەواتە مانای ئەو ڕەمەزانە بەڕاستی بەخششێکی گەورەی تێدا کە ئەویش تەقوایە. دەبی ئێستا کە ئێمە لێ بکۆڵینەوە بەدوا داچوون بکەین لەسەر واتا و معنای تەقوا چییە کە ئەو خەڵاتە گەورەی تێدای خوای گەورە دەفەرمێت لەعەلەکم بە هیوا و ڕجا وایە کە تەقوا بەدەست بێنن. جا بۆیە پێشی بچینە سەر تەفاسیلی سەر تەقوا هەندێک بابەت لە بابەتی ئەوە چۆن ئێمە تەقوا ینی بەدەست دەینین یان وەکو دەڵێن کەیفە یحقق الصیام التەقوا چۆن دەتوانین بە واستەی ڕۆژوو ئێمە ئەو تەقوایەی بەدەست بێنین. خاڵی یەکەم بە شێوازی ئەوە کە تەقوا چۆن ئینسان بەدەستی دێنی ئەویش تەقوا شتێک نییە کاڵایەک بیت یان شتێکی بەرجەستە و بەرچاو بیت وەکو ئەوەی ئینسان یان خۆی پێشام بدا بە جلکەک و لیباس و ڕیش و نازانە مەزهەرێک بڵێ ئەوە ئینسانێکی متەقیە. نا بۆیە يعني التقوى في الباطن قبل الظاهر وەکو دەڵێن تەخلیەة الباطن من المفاسد والمساوئ قبل الظاهر. ئەوەی ناو دڵ و دەرونی ئینساندایە پاشی بکەی ناو دڵ و دەروونەکانی خۆمان پاک و خاوێن بکەین ئەبەوەی ئەوە دەتوانی پێشی لە ڕوانگەی زاهری و ڕواڵەتی ئەوە ئەو کاتەی تەقوا دەینی. بۆیە الصيام عبادة خفية. ڕۆژوو عیبادەتەکە وەکو نوێژ نییە بەسەن دەچێت جەماعاتیان لە ماڵی دەیکەی حرەکاتەکە و ڕکوع و سوجودە و دەبینی. بەڵام ڕۆژوو شەخصەکە دەڕواتە ئیش و کار و کاسبی خۆ و دێو دەچی و هەموو شتێک دەکات هەسی پێ ناکەی بینی خۆی خوای گەورەیە. یعنی عیبادەتەکە بەڕاستی ئیخلاص یەکجار زۆری تێدایە
کەس هەسی پێ ناکات. یعنی لەوانە دەیان خەڵک لە ڕۆژان دەیبینی ئەتو هەسی پێ ناکەی بە ڕۆژیە ئەمەڵم توش هەسی پێ ناکەی. کەواتە ئەو مەسەلەی تەقوا کە باسمان کرد لەبەر ئەوەی ڕۆژوو عیبادەتێکی شاراوەیە بەرچاو نییە، بۆیە دەبی یەکەم جار ناو دل و دەروونمان ئەنی باڵتنمان پاک بکاتەوە. فلا يتحقق إلا بمراقبة الله تعالى وهذا لب التقوى. کەواتە مادام عیبادەتێکی شاراوەیە بینی خۆت و خوای گەورەیە و ئەو عیبادە ئینسان بەو شێوازەی هەست بە ئەوەی دەکا مراقبەتی خوای گەورە بۆ ئەو ئینسانەی بە واستەی ئەو ڕۆژوەیە کە لە بینی خۆت و خوای گەورەیە یەکەم جا ئەو ڕۆژوە ئەو تەقوایەدا بەدەست دێنی ناو دل و دەروونت پاک بکاتەوە، خاوین بکاتەوە لە حقت، لە حەسەد، لە ڕق و چینە، لە گومان، لە هەرچی ئەو ئەعمالەکانی پێ دەڵێن ناو دل و دەروونیە دەبێ ئەو دل و دەروونەوەت پاک و خاوێن بکاتەوە لە سیفەتەکانی مەذموم و سیفەتەکانی خراپ و ناشرین و هەرچی سیفەتی چاکە لەناو ئەو دل و دەروونەت و بیچێنیت و جێگیر بکات. بۆیە ئەن تەجعەلە بەینەکە و بەینە سەخەتی اللهی وقایە، لە نێوان خۆت لەناو ئەو دل و دەروونەتەوە لە نێوان خوای گەورە نێکۆ دەڵێن حاجزەك شتێک دروست دەکات بۆی خوای گەورە لێ تووڕە نەبیت بە واستەی ئەو ڕۆژیە لەناو دل و دەروونت ئەوها بەو شێوازەی پاچی بکاتەوە. و خاڵی تریش بەڕێزان لە بواری کە بڵێن ڕۆژوو کە تەقوای خەڵاتەکەت بەدەست دەینیت و چۆنیەتی بدەدوانی تا تەقوای بەدەست بینی ئەوش ئەوەیە تەرک المباح تدریب على ترك المحارم. لە ڕوانگەی ئەو ڕۆژوەی بەڕاستی کە ئینسان بە ڕۆژی دەبی بەڕێزان لە چ بە ڕۆژی دەبی لەو شتانەی کەوا مباحە. یەک لەوە مەسەلەن خواردنەوەی ئاو و خواردنی ئاو و خواردنەوەی بڵێن نان و هەرچی ڕزق و ڕۆزی کە خوای گەورە حەڵالی کردیە ئەلەوانە خۆت مەنع دەکەی. کەواتە ئەتو شتە گوازدەینی تەرکی دەکەی کە مباحە دروستە بیخۆی. چجا شتەکە حەرام بیت غەیبەت نەزەر یان ئەزیەتدانی خەڵکی لەو بابەتانە ئەگەر تو خۆت ئەنی چۆن ناپارێزی ئەتو لە شتێکی مباح خۆ دوو پارێزی ئەولاترە لە شتی حەرام خۆ دوو پارێزی. کەواتە لێرەدا فعلەن ئەو کوڵێن ڕۆژوەیە مەدرسەیەکی یەکجار گەورەیە بۆ مەسالەی بەدەسینانی تەقوا. بۆیە تەمەشا دەکەی بەو شێوازە ئانی وەڵێ دەکاکەوە تەقوای بەدەست بینیت. هەروەها خاڵێکی تر لە خاڵەکانی کە چۆن بتوانین ئەو ینی ڕۆژوە تەقوای بەدەستبێنی و کۆدەڵێن تحقیقی ئەو تەقوایی بکەی ئەویش کەسر و سوڵتانی ئەشەهوە. وەکو کە لە فەرمودەکان هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إن الشيطان يجري من بني آدم مجرى الدم. دەفەرمێت شەیطان نناو بەنی ئادەم وەکو چۆن خوێن ناو دەمارەکانی ئینسانی دێو دەچیت ئەوها شەیطانیش لە لایق ئینسانی بەناو دا ئینسانی وەسوسە و ئەو شتانە لۆ دروست دەکات. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئێوە ئەو دەمارەکانتان تەسک بکەنەوە بە ڕۆژی بوون، هەروەها ئەو شەهوەتەی یعنی بشتێنن بە واستەی ڕۆژی بوون. کاتی کە بە ڕۆژی دەبی بەڕاستی وەکو هەمومان دەزانین ئێوەی بەڕێزیش تەجروبەتان کردووە کە ئەو شەهوەتت نامینێت، یعنی ئەو شەهوەتت دەشێت و هەروەها فکر لە مەسائلی خراپە و خراپەکاری بە تایبەتی لە ڕوانگەی یعنی مەسائلی شەهوانی ئەوانە خۆ دێ بە دوور دەکەی. جە بۆیە قەزیەی ڕۆژوو یەکە لە وەسەیلەکانی کەوا لە حەرامت دوور دەکات، لە شەهوە و لە ئارازووی خراپی دوورت دەکات. بۆیە یەکە لە وەسائلی بەدیهینان و بەدەسینانی تەقوا. جا کە بەو شێوازەی کە تەمەشا دەکەی بەڕێزان ئەنی مەسائلی بە ڕۆژی بوون چەند تەئسیر و کاریگەری هەیە لەسەر ئینسان کاتی کەوا بە ڕۆژی دەبیت و چەند ناحیەی تەقوا ناو دل و دەرونی دروست دەکات. و لە کاتی بە ڕۆژی بوونیش بەڕێزان یەکە لەو حاڵەتەی کە دەتوانی دەبتە حاڵەتێک یاخۆت وەسیلەیەک و ئاسانکاریەک بۆ تەقوای بەدەستبینی ئەویش استحضار الأمر الإلهي. کاتی ئەتوو لە بەر چاوی خۆت دادەنەی ئەوە فەرمانێکی رب العالمینە جێبەجێ دەکەی. کاتی کە خوای گەورە دەفەرمی کوتیبە عەلەیکم الصیام
کوتیبە معنە فەرەضە ئەتوو بە ڕۆژی دەبی کەواتە فەرمانەشی الله سبحانه وتعالى جێبەجێ دەکەی بلە دڵ و دەروونی خۆت وا دابنێت بەو شێوازە بیری لێ بکەی و کە تو جێبەجێکردنی ئەمر و فەرمایشتی ڕەب العالەمینە جێبەجێ دەکەی کەواتە لەو ئەتوو بەو شێوازەی ئەو ئەمرەی جێبەجێ دەکەی ئەو نیەتەیە ئەو ئەمرەیە وا لێ دەکات کەوا ئەوە یەکبی لەو بەندەکانی خوای گەورە بەندەی ڕاستەقینە ملکەتی ئەمری ڕەب العالەمین بی فعلا صفەتی عبودیەت کە دەڵێ عەبدی خوای گەورەم ئەمری خوای گەورە جێبەجێ دەکەی بەندایەتی خۆت بۆ ڕەب العالەمین ئیتر بە باشترین شێوە پێشان دەدەی ئەویش ئەوەیە لە حەڵال و لە شتە موباحەکانی کە خوای گەورە لۆتی حەڵال کردیە بەلام لەبەر خاتری الله سبحانه وتعالى وازی لێ دەینی ئەو موباحانە ئاو نان و چوونە لای خێزانتەوە و هەموو ئەو بابەتانەی کە خوای گەورە ئەمری کردووە لەو شتە موباحانە نەیخۆ لەبەر خاتری الله سبحانه وتعالى ئیتر فعلا بەندایەتی خۆت بۆ الله سبحانه وتعالى جێبەجێ دەکەی چجا حرام ئەتوو مباحی تەرک بکەی دەبی ئەولاترە حرامەکان وازی لێبینی کە ئەوەی خوای گەورە حرامی کردووە جا بۆیە ئەو حەڵەقەی یەکەمان وەکو ڕێخۆشکەرێک یاخود مقدمەیەک و پێشەچیەک لەسەر گەوراتی ئەو مانگە پیرۆزەیە لەسەر ئەو خەلاتەی کە خوای گەورە پێمانی داوە پێمانی بەخشیوە یەک لەو خەلاتانە و بەخشەکانی نێناو مانگی ڕەمەزان کە وەکو لە ناو دەقی ئاەتی فەرزیەکەی کە ئەویش تەقوایە بە هیوای ئەوە ئینشاءالله خوای گەورە ئەو تەقوایەمان بە قسمەت بکات و ئەو سوود و قازانجەکانی کە لە ناو تەقواشدایە کە لە داهاتوو تێدا باسی دەکەن ئینشاءالله ئەویشمان پێ ببەخشیت بە هیوای ئەوەی خوای گەورە ئینشاءالله تعالى طاعەت و عیبادەتی ئێمە و ئێوە و ڕۆژوەکان و هەموو کردەوەکانی لا همو لا يقبلوا كات وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.